فەرموویستانێکە لەو منتیقەی گەنج کە ئەڕوان نزانی 24 درا دەی 23 زادا دابنیشی. زۆری مارەکان شەهیدیان هەیە، ینی پێویستە خزمەتێکی باشتری پێ بکرێت. بەس بەڕاستی لە ڕووی ئیهمالی زۆر ئیهمالە. ئێستا بەڕاستی بە کەلکی وەی نایە، ئەدارەکان هەمووی وشک بووینە. لە پارکی شەهیدانی ڕەواندزی نەمجارە پایتەخت میدیا بەدەم گرفتی دانیشتوانانی ئەم ناوە و گەڕەکەەوە هاتووە کە گلەیان هەبوو لەوەی کە پارکی شەهیدان لە ڕەواندز فەرامۆش کراوە. وەکو دەیبینن ئەمە ئەو پەیژەیە کە لەنەو ئەم نافورەیەدان درراوە، ئەمە بۆ جوانی کراوە، بەڵام پەیژەکە وەکو دەیبینن ئاوای لێ هاتووە و خسراوەتە خوارەوە. و جگە لەوە ئەوەی سەرنجی من ڕاکێشە ئەم کێبڵی وایەرەکانە، ئەمە کێبڵی ئەو کارەبایەیە کە بۆ پارکەکە ڕاکێشراوە، هەمووی بە چەقۆ دڕاوە و سیمەکەی ناوی بردراوە. جا دیارە بەمەبەستی بۆ فرۆشتنە یان ئەوەتە کەس نازانێت بۆچی وایان لێ کردووە. ئەمە ئەو وایەرەیە کە هەمووی سیمەکەی دەرهێنراوە و بردراوە. جا ئەو بەدوەداچوونەی کە کردومانە لەسەر ئەو پارکەوە بۆچی ئاوایە، سەرۆکایەتی شارەوانی ڕەواندز وتی ئێستا ئاودانی پارکەکان و ئەو جارانەی کە لەسەر شەقامەکان لە هەموو قەزاکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ئەستۆی کۆمپانیای ئاوگردە کە خەڵکی ئێرەش باسی لێوە دەکە. لە کاتی دروستبوونی ئەم پارکە کە دروست کراوە سەرەتاکەی خەڵک هاتووە لی دانیشتوە، بەڵام دوای ئەوە بەو شێوەیە جێ هەڵدراوە و وەکو دەیبینن بێسەروبەرێکی زۆرە و داوای چارەسەر و چاکردنی دەکەن بۆ ئەوی خەڵکی ئەم ناوچەیە، خەڵکی ئەم گەڕەکە گەڕەکی شەهیدان بە تایبەت کاتەکانی خۆیان لێرە بەسەر بەرن. قورعانە و پارکەشی زۆر خۆشە، زۆر نەمێژە دروستکرا، بەس وەڵڵاهی ئەوە کە مۆبیل نیە چەند سارە دروستکرا، بەس ماوەشی نەمێژ دروستکرا، بەس پارکەکە زۆر خۆشە لە ڕووی ئەوەی لۆ منتیقەی شتەشی زۆر باشە، مەسەڵەن لۆ گەنج و مەنجانە دێن لە خۆلێدا ئەنیشن، بەس بەڕاستی لە ڕووی ئیهمالی زۆر ئیهمالە، معنی ئیهمالێکی زۆری پێوە دیارە. ئەبینم هەموو داروبارەکانشی وشک بووە، ئەوە دەبوایە نەفرێک لۆ تەرخان کرابە وەکو عەدیقەکەی خوارێ، دەبا لێرە هەموو کرابە فریز، دەبا لێرە سەرپەرشتی کرابە نەفرێک، بەس ئەوێرەی ڕازان باوە ئێرەی ئاودابا. برێم لۆ ئەوایە من نازام لەوەیە، بەس تەمان منزەڕش ئێستا زۆر شیرنی هەیە. بەڵام من زۆر جار کە دێمەوە بە پێیادیمەوە عادەتەن من کەم سوارە تڕۆمبیلێ بم، ئەو ئاوە لێرە ئەڕوە بەلاش، یعنی ئەگەر بێت و خزمەت گوزارە چیلۆ بکەن، ینی پاسەوان لە چیلۆ دابنێن، خزمەت باغەوان لە چیلۆ دابنێن، ئاوەکی زۆر باشی هەیە، ئەتوانی ئەو حەدیقە هەمووی ئێستا ئاوی مەزبوط ئاوی مەزبوط هیچ کێشەی نییە، ئاوێ کەس ئاوی نەدا، کەسنی ئاوی بدات. دوام پێویستی بە پاسەوانی شەیە. من زۆر جار دیتم دامانە ماوەک پێشەسا ئەو ئاسناوە پرد بوو، هەندێک گەنج لە دوو خۆیان ڕاکێشا، هەتا گوتم کاکە دانیشتەوە خەڵک ئیسفادە لێ کاوە ماری حکوومەتیە ماری ملەتیە لۆ ئەبن چێوە بە نازام ئەوزاتیان لێ کرد چیان لێ ناکرد خۆ دیاریش هەموو کاشوایەکان ئارێ وەڵا ئەمن کە سەرەتای ئەو حەدیقەی دروست بوو زۆر خۆش بوو. ئەمە زۆر زار داتم، شەوانە داتم، ڕۆژە داتم، ئێواران داتم، لێرە کتاب نەخوێندەوە زۆر برادر داتین دانیشین چاند دەینا لێرە دانیشین. ئێستا بەڕاستی بە کەلکی وەی نایە، ئەدارەکان هەمووی وشک بووینە. بەڕاستی لە ڕووی ئاوشتیەوە تەماشای و داروبارانە هەمووی شک بووینە، ئەو وایرانەیان تەماشای ئێران ئاوی هەیە ئێرانە بەخۆ حتممە نەگە بیدایەتەکەی دروستکرا هەر ئاوی هەبووە، بێ ئاو نابی داروبارەگە ساندرا دەبی ئاویشی هەبی، ئەتا ئەو نافۆڕە ئاوی هەبوو، ئەتا ئێرانە مەنزەرەکی جوانی هەبوو، ئەوە بەڕووی ئەوەی مەسەڵەن ئەوەیە کرد مەسەڵەن وەچی دیکۆڕەشی شتەشی زۆر جوانی هەبوو ڕەنگاوڕەنگ. ئەوە لەکوێ ئێستا کەس وەڵڵاهی نزانمەوە ئەو ئاوە قەتع بوو تێکچوو نزام لە هیکەوە کە دەگە ئێهمال کرا، دەگە ئێهمالیش ئەو شتانە هەموو هیچ شک بوو هەتا ئێستا وڵی داواکارێکی چ ئەو عەدیقە لەو منتیقەی زۆر پێویستە بەڕاستی لەو منتیقەی شەهیدا، چونکی هیچ عەدیقەشی وەی لێ نییە ئەو گەنجانە بێن ڕۆژان لێ دابنیشن، جێیەکەشی ماشەڵڵا بەرفراوانە خۆشە ڕاقیە، معنە هیچ مشکلەی نییە، هەتا توان بگە فریز بە عەدیقە بە هەتا عایلەش دەهات مەدەن لۆ خۆ لێدا ئەنیشتێ وارە فەرموویستانێکە لەو منتیقەی گەنج کە ئەڕوان نزانی 24 درا دەی 23 زادا دابنیشی. ئەنێ حکومت بەڕاستی داواکارین لە حکومەتی ئاوڕەکی لەو عەدیقەی بداتەوە زۆر پێویستە لەو منتیقەی زۆریش پێویست جێیەکی زۆر خۆشە. ئاویشی باشە ئەگەر بێت و خزمەتی بکرێ بەڕاستی هەتا خەڵکی دیکەش ئەمن خەڵکی
گەشتیاریشم ئەدیت لێر نێورانە نانێ خۆم زۆر بەرێم زۆر زار ئەم دیت لێرە نێورانە تەکلیفشم لێ کردم گۆ کاکەن گۆ وەرنەگە جێوایان گۆ ناوەڵە باشترین جێ ئەو کاتی ئەو کاتێ سەرتا دروستبەرێ بەڵام ئێستا بەداخەوە ینی خزمەت گوزاری نییە پاسەوانی نییە داروبارەکانی خەریکە هەمووی لە ناوە ئێستا زۆربەی زۆری شک بووین ینی گەر ئەو هابی ئەو هەوسار ئەوەش نامینی ینی بەڕاستی ئەوجا هیوادارین لانی بەرپرسی شار ینی شارەوانی بی قایم خانبی دارێ ئاوێ بی هەموو پێر بستنی بەڕاستی وشتێکی زۆر ڕاقیە یعنی لە ڕوانزێ باوەڕ بکە کەم جێ هەیە لەوەی خۆش لێ جێکی زۆر ڕاقی جێکی باش ناوەندێ شاری دوای ئەو گەڕ شەهیدانە ینی زۆربەی زۆری مارەکان شەهیدیان هەیە ینی پێویستە خزمەتێکی باشتری پێ بکری جا بەشێکی تری ئەو پارکە کە لە ڕەواندزە بەشی سەرەوەی پارکەکە ینی دیارە ئاویشی لێە ئەم بەشەی مڵکی ئەو پارکەیە بەڵام ئەم سۆندەی کە پێوەی لکێنراوە چۆتە دەرەوەی پارکەکە نازانرێت ینی بۆچی بردراوە وەکو دەبینن خەڵکی ئەرگلەی ئەوە ئەکا کە ئاوی پارکەکە دابڕاوە لە پارکەکە بردویانە ئەمەشیان ئەم بەشە وەکووتم بۆڕی و تەسیساتی نێو پارکەکەیە نەک تەنها ئەو هیچ ڕووناکاتیەک یانی کارەبایەتێک لە ناو پارکەکەش نابیندرێت تەواوی گڵۆپەکانی شکێنراون و پلاکەکانی لێکراونەتەوە و ئەوەی جێگای سەرنجە ئەم دارانە خەریکە وشکە بن بەڵام ئەو ئاوەی کە ئیبینی لە ناو پارکەکە بردراوەتە دەرەوە تەواوی دارەکانی مەترسی وشکبوونی یەکجارەکیان لێ ئەکرێت.